مام علی ڕەشید بامۆکی پێشمەرگەی دێرینی کۆمەڵی دادگەری بە نەخۆشی لە تەمەنی 86 ساڵیدا کۆچی دوایی کرد. بەڕاستی کاک عەلی پێشمەرگەیەکی دڵسۆزی سەحوەی ئیسلامی بووە هەر لە سەرەتاکانی کاروانی جیهادی ئیسلامیەوە کە لە سەرەتاوە دەستی پێکردو کە عەلی یەکێک بووە لەو پیاوانەی بەبێ دابڕان لەگەڵم سەحوەی ئیسلامیە تێکۆشا و چەکی جیهادی کردوتە شانی و بەرگری کردووە لە هەموو کاتێکی ئەم لە هەموو ناڕەحەتێکی ئەم سەحوەی ئیسلامیە. بە تەمەنی دانەبراوە لە ناڕەحەتی کە چوونێتە ئەو شاخە و پیاوە بووە ڕێزە بەو تەمەنەوە بەو ڕیشەسپیەوە لەگەڵمانە بووە لە هەموو شەڕەکانە. هاوڕێ و هاوسەنگرانی دەڵێن مام عەلی بامۆکی لە گشت خۆناغەکانی ڕابردووی ڕابوونی ئیسلامیدا ڕۆڵی کاریگەری هەبووە و ئازایانە چەکی ئیسلامەتی لەسەرشان بووە. خۆی ئەندامانی خێزانەکەی لە خزمەت کاروانی ئیسلامەتیدا بوون. کاک عەلی دۆست و خزمێکی زۆر خۆشەویستمان بوو. لە سەرەتای مناڵیمەوە ئێمە وەکو خزمایەتی ئەوانە تێکەڵاویمان هەبوو بە یەکۆ. ئەوەنەی من ئاگام لێبێ لە سەرەتاوە پەیوەندی کردەوە بە ڕێزەکانی برایانی مسلمانی خوان مسلمین. دوای لە دروستبوونی سەحوەی ئیسلامی و دروستبوونی بزوتنەوەی ئیسلامیوە نەمە فرەزە سەرەتایەکان و ئێمە بە یەکۆ بووین و پەیوەندیمان بە بزوتنەوەی ئیسلامی کرد. هەتا ئەو ڕۆژەشی نەخۆشکەوە هەتا مردنەکەشی هەر لەگەڵ سەحوەی ئیسلامی و بزوتنەی ئیسلامی و کۆمەڵی دادگەریا بوو. پیاوێکی هەتا حەزکەی ڕووخۆش قسە خۆش ڕوو لەخوا. من بە سیمەتی ئەوەیەکەوە خزم بووین و لە یەک شوێنیشە پێشمەرگەی بووین زۆر تێکەڵاویم هەبوو لەگەڵیا زۆر پیاوێکی لە خۆبردە پیاوێکی چاک ئازا و بەغیرەت بوو لە هیچ کاتێکە پشتی نەیەکرد لە هیچ شتێک سڵیشی لە هیچ شتێک نەیەکردەوە زۆر پیاوێکی بەجەر بووە الحەمدولیلا کە هەتاکۆ دەقەیش کە مردووە هەر مرد و ڕۆشت بەجێ هێشتین پیاوێک بوو هەر حەزی لە دینداری و لە مسلمانەتی و ڕوو لەخوا بوو. مام عەلی ڕەشید ئەحمەد بامۆکی لەدایکبووی ساڵی 1939 هەڵەبجەیە. ساڵی 1970 هیجرەتی کردووە و لە هێزی نەسر بووە بە پێشمەرگە و بە دڵسۆزیەوە لە خزمەت ئیسلام و گەل و نیشتیمانەکەیدا بووە. شەوی حەفدە لە سەرژدەی 12 2025 بەرەو قاپی میهرەبانی خوای گەورە گەڕایەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.